نێچیروان بارزانی دوای نیگەرانیەکانی بۆ یەکەم جار دەچێتە ناو بانگەشەی پارتی. نهێنیەکانی بڕیارەکەی لەو کاتە پڕگرژیە چین؟ نێچیروان بارزانی کە ئێستا خۆی بەدوور گرتووە لە بانگەشەکردن بۆ حیزبەکەی لە چەند ڕۆژی داهاتوودا بەشداری لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن دەکات. ڕێبوار کەریم وەلی نووسەر و کەسایەتی نزیک لە نێچیروان بارزانی لە وتارێکدا دەڵێت لە چەند ڕۆژی داهاتوودا نێچیروان بارزانی سەرباری ئەوەی خۆی لە حەملەی هەڵبژاردن بەدوور گرتووە، بەڵام بەشداری لە حەملەکەی پارتیدا دەکات و پێدەچێت مەبەستی بێ کە هەم گرژەکان خاو بکاتەوە و هەمیش فریای وەزع و باری لەنگی پارتی بکەوێت. ئەوە لە کاتێکدایە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بەرەو توندبوونەوەی زیاتر دەچێت لە نێوان یەکێتی و پارتی، بەتایبەت بەهۆی پەیام و ڕەخنە توندەکانی بافوڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی کە ڕووی قسەکانی لە مەسرور بارزانیە. ڕێبوار کەریم وەلی نووسیویەتی ئەگەرچی تا ئێستاش معلوم نییە کە هەڵبژاردن دەکرێ و ئەگەر بکرێ ئەنجامەکان چۆن دەبن، بەڵام یەک شتی مسۆگەر هەیە کە ئەویش ئەو ڕاستیەیە کە جارێکی دیکە پارتی بە کۆتا و هاو ئاوازەکانی شێوە بە خەونیش پەنجاکۆیەک نابینێتەوە. دەربارەی چارەنووسی مەسرور بارزانی ڕێبوار کەریم وەلی نووسیویەتی ئەگەریش سەرباری ئەوەی پارتی هەر پێداگر بێ لەمانەوەی مەسرور بارزانی وەک سەرۆک وەزیران ئەستەما ڕیزبەندی ناوەخۆی ئەگەر دەستکاریەکی وەزعی سەرکردایەتی یەساییەکێتی نەکرێت بۆ پێکهێنانی حکوومەت بێتە ئاراوە لە ڕووی ئیقلیمی و نێودەوڵەتیشەوە بە ڕەخمی مانەوەی مەسرور بارزانی ئەستەمە. هاوکات ئەوەش بەدوور دەبیندرێت کە پێکهێنانی کابینەیدا لە هەولێر بێت.